وەکو پەرلەمانتارانی کەرکووک فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەواڵان پێکەوە کۆبوونەوەیەکی ئەمنی لەسەر دۆخی ئێستای کەرکووک لەگەڵ مستەشاری ئەمنی وەتەنی کە بەڕێز قاسم عەرەجی ئێستا مستەشاری ئەمنی وەتەنیە و لەگەڵ مەسئولینی بەشەکانی ناو ئەو مستەشاریە کۆبوونەوەیەکی تێر و تەسەلمان کرد لەسەر دۆخی ئێستای کەرکووک لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی تەنسیق و لە هەمان کاتشە لە چۆنیەتی دروستکردنی هەماهەنگی بۆ ئەوەی کە زیاتر بتوانرێت سەر و ماڵی هاوڵاتیان لە کەرکووک بپارێزرێت. دیارە هۆکاری ئەم کۆبوونەوە ئەوە بووە کە لە ماوەکانی ڕابردوو چەند خروقاتێکی ئەمنی ڕوویداوە لە کەرکووک و هەروەها لای هاوڵاتیان بەگشتی مەترسیەکەیە لە دۆخی ئێستای ئەمنی کەرکووک. ئێمە وەکو پەرلەمانتارانی کەرکووک هەموو واقعی ئێستای کەرکووک و دۆخی ئێستای کەرکووکمان گەیاندە ئەو مستەشاریە کە پێویستە ئیجراعاتی پێویستی بۆ بکرێت لە پێناو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان.